عندي عراق لجرف شاركاني أمريكا أمبرسة گفتوگۆ کەم لەگەڵ بەڕێز عەباس غەدیر سەرکردە لە ڕۆتی حکمە لە بەختەوە لەگەڵماندایە. بەڕێز غەدیر ساڵتانی بێتۆم کاتتان باش. عراق لە ژێر فشارێکی جددی ئەمریکادایە؟ بالبداية بسم الله الرحمن الرحيم. بناي خوای گەورە و میهرەبان، زۆر سڵاو بۆ ئێوە و بۆ بینەرانتان. سەرەتا دەمەوێت من بڵێم کە من لێکۆڵەرم لەبارەی سیاسی لەبارەی فشارەکانی ئەمریکاشەوە دەبینین کە بەو وردیەی کە باز دەکرێت بە تایبەتی کە تایبەتە بە هەندێک یاسا کە پێچەوانەی ویستەکانە وەک یاساکانی حەشدی شعبی بۆیە دەبینین کە ئەم فشارانە ناوە ناوە دروست دەبن، بەڵام حکوومەتی عراقی سەرکردایەتەکانی ئیدارەی دەوڵەت هەوڵ دەدەن ئەم وردەکاریانە چارەسەر بکەن و گفتوگۆ لە ڕێگەی پەیوەندیەکانەوە ئەنجام بدەن لەگەڵ ئەمریکیەکاندا. بەو پێی ئەمریکیەکان دەسەڵاتێکی تەواوی و گەورەی بەسەر بڕیارە نێودەوڵەتیەکاندا هەیە و دەکرێت ڕێککەوتن لەگەڵ ئیدارەی ئەمریکا بکرێت بۆ کەمکردنەوەی ئەو فشارانە و تەنانەت سزاکانیش. ئەگەر فشارەکانی ئەمریکا سزاکانی ئەمریکا بۆ عێراق بەهۆی حەشدی شعبی و یاسای حەشدی شعبیەوە بێت، ئەو ئێستا یاساکە لە پەرلەمان کشێنراوەتەوە، پێتان وایە ئیتر ئەم فشارانی ئەمریکا لەسەر عێراق کەمترە بنەوە؟ سەرەتا بەر لەوە بەڕێزم حەشدی شعبی یاسای هەیە، هەر وەک دەزانی ساڵی 2016 یاسایی ئەو یاسایی کە لە پەرلەمانی عێراق دەرچوو سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەردا و تاوەکو ئێستاش هەیە و بوونی هەیە. ئەمەش قوتایەکی یاسایی و شەرعیەتی حەشدی شعبیە، بۆیە ئەم حەشدی شعبیەش سەنەدێکی یاسایی هەیە. ئێستا باسی یاسایی هەیکەلێتی حەشدی شعبی دەکەین، ئەمریکاش لە بەرامبەر ئەوە داوەستاوەتەوە، بۆیە حکوومەتی عێراق و چوارچێوەی هەماهەنگی دەیەوێت یان هەوڵ دەدا عێراق لەو سزایانە دوور بخاتەوە و فشارەکانی ئەمریکا کەم بکاتەوە. بەو پێی بە گوێرەی ئەو یاسایە و ئەو زانیاریانەی کە بیستومانە حکوومەتی عێراقی لە دەڵێت کاتێک ئەم یاسایەگە دەربچێت سزای عێراق دەدرێت، بۆیە ئەو یاسایە دواخراوە و دەکرێت لە قۆناغەکانی داهاتوودا دەنجی لەسەر بدرێت کاتێک ڕەزامەندی ئەمریکای لەسەر وەردەگیرێت. بەڵام کاتێک هەر وەک دەزانن عێراق ڕێکەوتنی استراتیژی ئەمنی هەیە لەگەڵ ئەمریکا و دەبێت لەلایەن حکوومەتی عێراقیشەوە چاڵاک بکرێت و ڕێزی لێ بگرێت و دەبێت لەلایەن ئەمریکاشەوە جدیەتی بەرامبەر بنوێنێت، بۆیە پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و عێراق بۆ شێوەیە دەپارێزرێت. ئەگەر فشارێک یان بۆ نمونە باسی سزا بکرێت بۆ سەر عێراق، ئەو کاتە عێراق هەوڵی دروستکردنی پەیوەندێکی باش دەدات لەگەڵ ئەمریکا، بەڵام لە کاتی بوونیدا ئەمە خزمەت بە پەیوەندیەکان ناکات. هەروەها ئێمڕۆ هەندێک بەتابەتی لە میدیاکاندا باسی ئەوە دەکەن کە هێزی ئەمریکا لە عێراقدا کشاوەتەوە، بەڵام ئەمە ورد و ڕاست نییە. بە پشتبەستن بەوەی ئەو هێزانە هێزەکان بە ڕێکەوتن لەگەڵ عێراقدا کۆتاییان بە ئەرکەکانیان هێناوە نەک کشانەوە، بۆیە پەیوەندی دوولایەنە لە نێوان ئەمریکا و عێراق و تەنانەت لەگەڵ بەریتانیاش هەیە، بۆیە ئەمانە کشانەوەی هێزەکانی ئەمریکا نیە بەڵکو هاوپەیمانانە. پێتان وایە لە هیچ دۆخێکە ئەمریکا ئامادە بێ ڕەزامەندی بدا لەسەر ئەو پرۆژەی یاسایی حەشدی شعبی کە لە پەرلەمان بوو؟ سەرەتا عێراق
بیرکەنەوە یان با بە ڕاشکاوانە قسە بکەین سەرەتا دەبێت بڵێم عێراق دەوڵەتێکی سیاسی و فیدراالی و خاوەن دەستور و پەرلەمانە بۆیە ئەیش بەرژەوەندەکانی خۆی باش دەزانێت کە چین تاو کاتی عێراق بیەوێت یاسایەک دەربکات دەبێ وڵاتانی تریش ڕێز لەو یاسایە و بەرژەوەندەکانی ئەو وڵاتە بگرن ناکرێ عێراق یاسایەک دەربکات بە گوێرەی بەرژەوەندی وڵاتانی تر دەبێ عێراق بێت لە بەرژەوەندەکانی خۆی بکاتەوە وەکو وڵات و گەل بۆیە ئەم یاسایانەی کە لە پەرلەمانی عێراق دەردەچن یان لەلایەن حکوومەتی ئیتحادیەوە دەردەچێت ئەمانە هەمووی لە بەرژەوەندی عێراقدان و نابێت عێراق گوێ بۆ بەرژەوەندەکانی وڵاتان بگرێت هەروەها وڵاتانیش دەبێت بزان کە عێراق بەرژەوەندی تایبەت بەخۆی هەیە ئێستاش حکوومەتی عێراقی و هاوبەشانی پرۆسەی سیاسی لە عێراقدا دەیانەوێ ئەو پەیامە بگەێنن و ئیدارەی ئەمریکاش لەوە تێبگەێنن کە ئەم بڕیاریانە پەیوەندیان بە حکوومەتی عێراق و گەلی عێراقەوە هەیە و نابنە هیچ هەڕەشەیەک بۆ دەوڵەتانی دراوسێ وڵاتانی تری جیهان چونکە عێراق ڕۆڵێکی گرنگ دەبینێت لە یەک نزیکردنەوەی وڵاتانی جیهان و کێشەی لەگەڵ کەسدا نییە بۆیە ئەم سیاسەتەش لەلایەن حکوومەتی عێراقەوە پەیڕەو دەکرێت بەڵێ بەڕێز عەباس غەدیر لێکۆڵەری سیاسی لە بەغدا و لەگەڵماندا بووی زۆر سپاس بۆیەوە